یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە ئێمە ڕۆژانە بتوانین لە پرۆگرامەکەمانە و دەستپێکی بەرنمەکەمانە بتوانین گفتوگوێ بکەین لەسەر لایانی ڕۆژوگرتن و ئەو مامۆسایینە بەڕێزان و دکتۆرە بەڕێزانێک کێنە ناو ستۆدیۆوە ئەوان چۆن بتوانن ئامۆژگاری بە هاوڵاتیان بن تاوەکو بە شێوەیەکی باش بتوانین لە هەموو لایەنەکانەوە ئێمە گرفتمان بۆ دروست نەبێ و بتوانین یەکتر قوبڵکەین وەکو لە سەرەتاشە ئاماژەمان پێە لە ئێستا ئەمڕۆکە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانە کە ئەم مانگە بۆ خۆی پیرۆزی خۆی و هەروەها خێر و بەرەکەت بە دوای خۆیان هێنێ ئەو کەسانەی کە بەڕۆژون پێویستە چۆن بتوانن ڕۆژانە مامەڵە بکەن چۆن بتوانن خۆیان ڕابکردن ئەگەر کەسێکی شەڵچوونێکی بوو بەرامبەریان چونکە لە ڕێگەی مامۆساینەکان و هەمیشە ئەڵێ نەک ناخواردن و ئاخواردنەوە نییە بەڵکو تۆ بێ کۆمەڵی ڕەفتار و کۆمەڵێ شێوازی مامەڵەکردنی شەجیاواز بێ لەگەڵ چواردەورەکەدا ئێمە ڕۆباز لە خۆراگریەکەین لە ڕۆژووە لای تاکەکانی کۆمەلگا تا چەند گرنگا بە شێوەیەکی هێمنانە و لەسەرخۆ خۆراگر بن و بتوانین بە شێوەیەکی باش ئەم مانگە پیرۆزە هەمومان تایە گرفتمان بۆ دروست نەبێ بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز دکتۆر ناسیح فەتح پێنجێنیمان کردوکو مامۆسای زانکۆ و پسپۆر لە هزری ئاینی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە مامۆستاجان زۆر بەخێر بێت و بەیانی باش سەرەتا پیرۆزبایی مانگای لە بەڕێستانەکەین لەسەر چەند مامۆسایان و دکتۆرە بەڕێز ئاینەکان و تەواوی مەسڵمانانەکەین پێمان خۆشە بەر لێ بچینە لای پرسیارەکانمان وەکو مامۆسایەکی ئاینی و مامۆسایەکی زانکۆ پیرۆزبایی خۆت بۆ مانگە ئاڕاستە بکەین. زۆر سوپاسانەکەم زۆر بەخێر بە ناوی خوای جوانکاری بوونەوەر درود و سەڵات لەسەر گیانی هەموو پێغەمبەران و پێغەمبەری ئیسلام عەلەیهی سەڵات وەسەلام و سڵاو و ڕێز بۆ هەموو مرۆڤایەتی و بۆ هەموو چاکە خوازان لە ناو مرۆڤایەتیدا دیارە پیرۆزبایی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەموو لایەک دەکەم لە هەموو کورزبانان لە هەموو مسلمانان وەڵکو لە هەموو مرۆڤایەتی کە مانگێک وەک دەورەیەکی سی ڕۆژە بۆ پەروەردەکردنی دڵ و ڕۆحەکان بۆ پێگەیاندنی عەقڵ و لۆژیکەکان تەنانەت بۆ ڕاهێنانی جەستە و لاشەی مرۆڤەکان کە هەتا بتوانین مرۆڤێکی چاک و چاپوک و بەڕێز بین کە ئەم مانگەش دیارێکی خواییە بۆ مسلمانان بەڵکو بۆ مرۆڤایەتی کە بتوانن لەسەر ئەم شێوازە خۆیان ڕابهێنن هەتا بتوانن جوانترین و ناوازەترین هەڵوێستە پێشکەش بکەن بە خۆیان و دەوروبەریشان پیرۆز بێ لە هەموو لایەک لە ئێوەی بەڕێز و خۆشەویست و هەموو ستافەکەشتان زۆر سپاس بێگومان نەزانین مامۆستایەکێک لەو تایبەتمەندیانەی کە ڕۆژوو زۆر گرنگی پێئەدات بابەتی خۆڕاگریە ئەگەر جەنابەت لە لایەنە ئاینیەکەی و زیاتر بابەتەکە ڕوون بکەیتەوە ئەمە تا چەند ئەگەر کەسێک خۆڕاگر بێت ئەتوانێت خێری ڕۆژوەکەی زیاتر بکات و هەروەها ئەزانین گۆڕانکاری بەسەر ژیان و بەسەر شێوازی خواردنی کەسەکانی شادێت لانەی کەسێک دەوامیشی هەبێ هیلاکیەکەی زیاتر بێ چۆن وا بکات کە خۆڕاگری لە خۆیان بپارێزێ لە ڕاستیدا ئەوەی کە زۆر لە ڕووی ڕووکەشی دەرەوەی مانگی ڕەمەزان دیارە لای زۆرێک لە خەڵکی ئەوەیە کە لایەنێکی مادی مانگی ڕەمەزانە کە خۆگرتنەوەی لە خواردن و خواردنەوە و ڕابواردن لە بانگی بەیانی هەتاوەکو بانگی ئێوارە ئەمە ڕووی دەرەوەی ڕووکاری بەڕۆژووبوونە لە مانگی ڕەمەزاندا یا لە جگە لە مانگی ڕەمەزانیشدا بەڵام هەنگاوەکانی دواتری ئەم کارە و ئەم هەڵوێستە و ئەم پابەندبوونە پەروەردەکردنێکی زۆر زۆر گەورە و گرنگە کەسێکە بینی وەرزش ئەکا وەرزش هۆکار و وەسیلەیە هەدەفە ئامانجە مەبەستە سەرەکیەکە تەندروستی لاشەی مرۆڤە و هێشتنەوەی بەشێکی باشە لە گەنجێتی بۆ مرۆڤ هەتا بە تەندروستی ساتەکانی ژیانی بەرێتە سەر لە پشتی ئەم خۆگرتنەوە لە خواردن و خواردنەوە و ڕابواردنە کۆمەڵێ پەیامی زۆر گەورە و مەزن هەیە کە لەوانە لەسەر ئارامگرێتی پابەندبوون بەوەی کە مرۆڤ ئەبێ ئارامگر بێ دان بە خۆدا بگرێ بەرگەی برسێتی بگرێ بەرگەی تینوێتی بگرێ کە مرۆڤ بوونەوەرێکی زۆر گەورە و گرنگە ناکرێ خۆی لەسەر فشۆڵی و کزۆڵی ڕابهێنێ ناکرێ بەرگەی سەرما و گەرما نەگرێت ناکرێ بەرگەی ناڕەحەتی و نیگەرانیەکانی ژیان نەگرێت ناکرێ بەرگەی ئەوە نەگرێت کە بە بچووکترین ناڕەحەتی تۆ بێنی پێچاوی خۆت وڵاتێک
ئەم وڵاتە بچووکترین ئابلوقەی ئابووری بچێتە سەر هەمووی تێک بشکێ. پەروەردەکردنێکی زۆر گەورە و مەزنە لەسەرەوەی کە ئەبێ ئارام بگری لەسەر ناڕەحەتی و نەبوونیەکان. جگەلەوەش پەروەردەکردنە لەسەر هەماهەنگەتی لەگەڵ چینی هەژار و نەداران، ئەوانەی کە بێنازن، ئەوانەی کە نەیان توانیوە لە ژیاندا وەکو پێویست یا شوێندەسی خۆیان دیاریکەن، یا شوێندەسی خۆیان بگرن، یا شوێن پێی خۆیان بەدەست بهێنن، بەڵکو تا ئەندازێک لە بازنەیەکی هەژاری و نەداریدا دەژین. کاتێک کە ئەو کەسانی دەوڵەمەنن، ئەو کەسانی کە خاوەن توانان دەتوانن پرۆژەیان هەبێت بۆ ئەوان با تۆزێ ئەم برسێتە هەست پێ بکەن بە ڕۆحیان، بە گیانیان، بە کیانیان، بە ناخیان، بۆی بزانن کە برسێتی چەنە ناخۆشە و چەنە بێنازی پێوەیە، بۆی بیرکەنەوە لەوەی کە چۆن هاوکار و هاودەمی چینی هەژار و نەدارەکانیش بن، ئەو پرۆژانە پێشکەش بکەن کە هەژارێکیش کە گەنجێکی تازە پێگەیشتوش هەل لێسۆ لە دەستی بگرن لە هەژارەتی ڕزگاری بکەن، چونکە بەڕاستی وشەی هەژاری یعنی ئەو وشەیە کە دوژمنی هەمووانە، هەژار نا، وشەی هەژاری، پرۆسەی هەژاری، ئەو کەسێک کە ئەو بەرگەی لەبەر کردووە ئەبێ وەکو کەسێک وایان تووشی نەخۆشیەک بوو بێ، چۆن بتوانین ئەم نەخۆشە ڕزگار بکەین لە نەخۆشیەکەی، بە هەمان شێوە هەژاریش. بۆیە واتایەکی گەورەیە کە هەمووان تووشی برسێتی بین بۆەوەی هەست بە برسێتەکانیش بکەین. دەڵێن سەیدنا یوسف کە وەزیری هەموو ئابووری بوو لە سەردەمی ئەخناتوندا لە وڵاتی میسر بە ڕۆژوو ئەبوو، پیان و تۆ بۆ بە ڕۆژوو ئەبی لە کاتێکە هەموو خەزێنەی سەوی لەژێر دەستی تۆدایە، دەیوت بۆ ئەوەی چالاگوم لە کارەکانمدا بیری سگ برسیەکانم بکەوێتەوە، ئیتر جارێکی تر تەمەڵی لاوازی یاخود ئیساحەتکردن نەبێتە پیشەی من. بۆیە واتای زۆر هەیە لە پشتی بە ڕۆژووبوونی مانگی ڕەمەزانەوە کە یەکێک لەوانە پەروەردەکردن لەسەرەوەی مرۆڤ زاڵ بێ بەسەر هەوا و ئارەزوەکانی خۆیدا. تۆ کە بە ڕۆژوو ئەبی لە خواردن و خواردنەوە خۆ دەگریتەوە، لەناو بەفرگرەکەتە کۆمەڵێک ساردەمەنی یا شیرەمەنی یا ئاوی سازگاریتایە لە کاتێکا تۆ قورگت وشک بۆ و تا مزرۆی پەرداخێک ئاوی سادی بەڵام نایخۆیتەوە، کە تۆ ڕاهاتی لەسەر ئەوەی بەسەر خۆت و دەرووندا زاڵ ببی کە حەڵاڵێکت لە بەردەمایە، زوڵاڵ ماڵی خۆتە، ژیانی خۆتە، ئەنجامی نادەی، ئیتر فێرەبی کە ئەم مرۆڤە دەرونی خۆی پەروەردەکە. ئەمڕۆ گەورەترین کێشەمان هەیە، بۆ نمونە بەسەر دەرونی خۆمان ئازاڵین لە شتکڕینە، کەسێک گەچێتە بازار پارێکی پێ موچەیەکی پێەیە، ئەلەوە چێ موچەکەی زۆر نەبێ، بەڵام ئەگەر بەسەر دەرونی ئازاڵ بێت تووشی نەخۆشی حەزی شتکڕین نەبێ بە پێویست شت بکڕێ، ئیتر ڕزگاری ئەبێ لە کۆمەڵی ناڕەحەتی. حەزکردن بەوەی کە بەسەر دەرونی خۆت ئازاڵ ببی لە بواری ڕابواردنە مرۆڤ خۆی بگرێتەوە. زۆر گرنگە کە مرۆڤ بزانێت یەکێک لە تێکشکێنەری ئابووری خێزان ڕاکردنە بە دوای حەز و ئارەزوەکاندا، بە تایبەتیش پیاوان کە بڕۆنە دەرۆ بیانێ بە ئارزی خۆیان شت بنۆشن، شت بپۆشن، شت بکڕن، ڕابواردن بکەن، سەیران و سەفا بکەن، زۆر جار دەچنەوە ماڵ و خێزانیان بەو ئاستەنین و لەو ئاستەدانین کە ئەمە ڕەمەزان فێر دەکا کە خۆت بگریتەوە بەسەر هەوا و ئارەزوەکانی خۆت ئازاڵ ببین، کە ئەمەش پەروەردەیەکی زۆر زۆر گرنگە. هەچ کۆمەلگایەک، هەچ وڵات و نیشتمانێک ئەندامەکانی ناوی پەروەردە بن لەسەر کاری جددی، کاری مەردایەتی، بەڕاستی ئەوە بەلای ڕابواردن و ڕەفاهیەتان نەڕۆن، ئەو خەڵکە ڕادێت لەسەر ئازایەتی. تۆ سەیری گەنجێکە لە لادێ و گەنجێ بکە لە شار، زۆر جار باسی کچۆڵەکان کچەکانمان دەکرێت، دەڵێن وڵی کچەوە تەمەنی 15 ساڵە کاکە و تەمەنی 18 ساڵە هێشتا چێش لێ نازانێ، هێشتا نازانێ، هێشتا نیوە ڕۆ هەڵەسێ لە خەو، ئیتر باسی زەواجی چی زۆرجار ئەماکێتە بەڵگە. بەڵام سەیری کچێکی لادێ بکە کە هێشتا تەمەنی 12 ساڵە 13 ساڵە بەیانی چ چالاک هەڵساوە، کارەکە ڕەنجەدا تێکۆشێ، یعنی لەوە چێت شوانێتی مەڕووماڵات بکە، لەوە چێ ئاڵف بۆ دابنێ، بۆیە دەبینی زۆر جار لە ڕووی جەستەیی و لە ڕووی عەقڵی و لە ڕووی لۆژیکی بەشێک لە زبرێتی لە ژیاندا، لە جدێتی لە ژیاندا مرۆڤ پێدەگەێنێ، نەک خەواڵ و بوون و نەک ئەو تەمەڵی و ئیساحەتی کە هەندێک هەوڵی بۆ ئەدا. بۆیە لە وڵاتی ئێمە ئەبێ هەوڵ بدەین. ڕۆژی ڕەمەزان پێمان دەڵێ کەسانێکی چست و چالاک بن، وریا بن، چاوکراوە بن، لەسەر زبرێتی مامەڵە بکەن. فعلا ئەمە بەشێکە لەو پەروەردە گەورە و جوانەی کە مانگی ڕەمەزان دەمانکە. دەست خۆش مامۆستا، لەگەڵ ئەوەشە تا چەند گرنگە ئێمە لە خێزانەکەی خۆمانەوە دەست پێ بکەین کە بە ڕۆژوە بین زۆر کات ئەو هەست بە ئازار و برسێتی و تینوێتیە
واو لێکە بە وشە دەری ببڕی بە تووڕەبوون دەری ببڕی لە مناڵ و ڕابی لە خێزانەکەت و ڕابی لە ماڵەوە یان دوجارە چیتە مازار بۆ کڕینی کۆمەڵە شتومەک و پێداویستی لەگەڵ دووکانارێکە یاخو لەگەڵ ئۆتۆمبیلێکە هەموو بەرکەوتنێک دەبێت تا چەند گرنگە خۆ ڕاگربی ئەگەر هەڵەیەکیشان بەرامبەرت کرد من بە ڕۆژوم خۆت لە مەلای خۆت بڵێ نەک بە خەڵکی بڵێ من بە ڕۆژوم بۆیە ئاوا تووڕم ئەمە تا چەند گرنگە لە ڕاستیە ئێمە دانی پیا بنین وەکو خەڵکی کوردستان لەوە ئەچێت تۆزێ کەم ئارامیمان هەبێت لە سیفەتمانە بۆ کاتێک کە ئێمە ئەچین بۆ حەج وڵاتی مالیزی خەڵکی مالیزی زۆر هەیە منن دەنگە دەنگ ناکەن هاوار ناکەن بەس لەوە چێوە سیفەتێ بێت ئەگەر جیاوازی بکرێت لە نێوان بۆ دانیشتوانی وڵاتی ئێمە یا بەرامبەر بە دەوروبەریش دیارە وەکو خودی مانگی ڕەمەزان وتمان ڕواڵەتەکەی خۆگرتنەوەی لە خواردن و خواردنەوە ڕابواردن بەڵام دەرەجەی دووهەمی ڕۆژی ڕەمەزان ئەوەیە کە دەبێت بتکا بە خاوەنی کەسایەتی و خاوەنی هەڵوێست بەوەی کە بەسەر هەوە ئارزۆکان تازاڵ ببی بەشێک لە ڕێخستنەوەیەک بکەی بۆ گفتار و بۆ کردار و بۆ هەڵوێستەکانیشت چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی من صام رمضان إيمانا واحتسابا يعني بەڕۆژوبوونی مانگی ڕەمەزان بە ئیمانەوە بێ و پاشانیش مەبەستت پێی پاداشتی خوای گەورە بێت نەک ئەو پاداشتە خواییە لە ڕوو لاواز بکەین بەوەی کە دەنگە دەنگ بکەین بەوەی کە لە ماڵەوە تۆڕەبین یا تۆڕەیی بکەین بە سیمای خۆمان تۆڕەبوون ئەو دەمامکەیە کە نەفی لێکراوە و نەهی لێکراوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو تووڕەمە بە سێ جار ئەوەی دووبارە دەکردەوە و دەیفەرموو ئیذا کان یوم صوم ئەحەدیکم ئەگەر هاتوو کەسێک لە ئێوە بەڕۆژوو بوو لەبەر ئەوەی کە تۆ زبان دەمت گرتوۆتۆ لە خواردن و خواردنەوە دەی ئەبێ زبانیش بگریتەوانێت لە قسەیەک کە نەشیاو بێ کە نەگونجاو بێ و دەموچاو بپارێزی لە تۆڕەبوون بەڵکو خەندە ئامێز بێت لە ئاینی ئێمەدا کە مسلمانین خەندە عیبادەتە پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طليق يعني بروي كراوة بعبادة بود حساب دكريت معروف وشاكية كباداشي لسر وردقري خندا لا إيما عبادتك كباداشي لسر وردقري أقل لبدرو بي روبروي مشتريا كان أقل هاتو لدائرة ودزقايق بي روبروي أو كساني كديننا ودائرة ودزقاكا ئەگەر هاتوو لە گەڕەک و کۆڵانی ئەگەر لە ناو مزگەوتا یا لە شوێنێکی گشتیدای ڕووی کراوە بوون بەشێکە لە سیمای کەسایەتی مسلمان ئەی لە ماڵەوە بێگومان یەکەم کەس لە ماڵەوە کە تۆ مامەڵی لەگەڵاکەی سەحابەیەک هات فەرموویە ڕەسوڵڵا یەکەم کەس کە بیکەم بە هاوڕێی خۆم دۆستی خۆم کێیە فەرمووی دایکتە زۆر گرنگە کە یعنی بیکەی بە هاوڕێ لەگەڵ دایکتابی تۆ بەروبوومێکی دایکتی کە نۆمانگ لە زیکی ئەودا بووی 2 ساڵ لە باوەشی ئەودا بووی هەرچی ئەرکی تۆ بۆ لەسەر ئەو بۆ ئێستا تۆ گەورەی سەیرەکەی جاری وایە لە پاڵ دایکتا دەوەسی شانە لە شانی ئەو گەورەترە بەرزترە چەند خۆشە تۆ بە خاکی بوون بە سادە بوون وەک شاژن مامەڵە لەگەڵ دایکتا بکەیت نەک لەبەرەوەی بەڕۆژووی بە شێوازێکی تر هەڵسەکەوت بکەیت پاشانیش خێزان و هاوسەر پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السڵات وەسەلام باشترین کەس لە ئێوە ڕۆشنبیرترین کەس لە ئێوە ئەو کەسەیە کە باشە نەرمونیانە لەگەڵ ماڵ و خێزانیدا چونکە هەمومان دەزانین تۆزەی بیرکردنەوەی ژن و پیا و دوو شتی جیاوازن بیرکردنەوەی ئافرەت بەشێک لە سادەیی بەشێک لە هێمنی بەشێک لە عاتیفەی پێوە دیارە بەڵام بیرکردنەوەی پیا و زۆرجار یا چەق بەستوویە یا خود ڕێگڕەوە بیرکردنەوەی پیا و کە ئەڵێ چم بۆ بازار ئەڵێ بۆچی ئەچیت بۆ بازار ئامانجێک دیارەکە و ئەچێ ئەو ئامانجەی خۆی پێکێ بەڵام ئافرەت زۆرجار ئەوێ شانی پیا و بگرێ بە تۆژێک لە ڕەفاهیەت و لە خەندە و لە خۆشییابی بە و دوو شوێنی تریش ببینێ هەر ئەوە ڕێگڕەو نەبێت ئەگەر ژنومێردەکان لێکتر تێنەگەن ژنومێر دەچن بۆ بازار کە دێنەوە شەڕیانە بێ بۆ چونکە ئافرەتەکە وتێتی من ئەمەوێ ئەم ئەڵقەیە بگۆڕم پیاوەکە یەکسەر لە پێش چاویەتی بە پازەڕوایە بە تەکسی یا بە سیارەکەی خۆی پاشانیش یەکسەر ئەچێ بۆ لای ئاڵتون فرۆشەکان یەکسەر بگەڕێتەوە بەڵام ژن ئەوێت ژیانی پیا و ڕەنگاڵە بێت ئەبێ پیاویش لەمە تێبگا
ئەڵێ تۆ جارێ ئەمە ئەڵێن بالەکە شتی جوانی بۆ هاتووە و لەولاتر ئەڵێ ئەمە شوێنێکی دیکەیترە قاپ و قاچاقی تایە جاری وهەیە فریان ناکەم بچنە ئاڵتونەکەڵی ژنەکەڵی جا قیچێکە ڕۆژ پیاوەکە ڕۆژێکی تر دەینەوە پیاویش ئەگەر لە مۆزعات هێنەگات وەکو بورکانە تەقێتەوە بەڵام کاتێک کە تێبگا کە خوای گەورە ئافەتان هێناوەتە بوون بەشێکە لە لیتەسکون و ئیلەیها بەشێکە لەو دنیا جوانیەی کە مرۆڤەکان بەرەو پاکتر و باشتر بەرێ بۆیە سەبرگرتنی پیا و زۆر گرنگە حتا دەستەواژەیەک هەیە لە کوردەواریە کە ئەڵێن کەسێ ژنی هێنا ئەڵێن بۆ بە پیا و بەشێک لە هۆکارەکەی ئەمەیە کە یعنی بەشێک لە سەبر و لە ئارام و لە مەردایەتی و لە چاوپۆشی حتا عەبدوڵای کوڕی عەباس لە سۆنگەی وایەتێکا فەرمی الرجال قوامون على النساء بەهێست یعنی کاراترن یا بەهێزترن قەوامیەتێکیان هەیە یا ئەرکەکانیان قورسترە لە فەرمی ئەرکەکان بەشێک لە ئەرکەکان ئەوەیە کە چاوپۆشی بکەن لە هەندێک مامەڵەی ئافرەتان خێزانیان کە بە دڵی ئەمان نەبێت چونکە بیرکردنەوەکان جیاوازن بەڕاستی جا لە ماڵەوە پێویستە ڕەنگ بداتەوە تیاماندا کە هەوڵ بدەین ئەم ڕۆژوەی کە دەیگرین فعلەن کرێکاری خواگیان بیت تۆ سەیری کرێکارێکە ئەیبەی بۆ تێکدانی ئوتێلێکی شەژنهۆمی ئەڵەی کرێکە دەدەمێت کە بە کرێکەی ڕازێ بێ باکی نیە حەزەکان نەک شەژنهۆم بێ شەزنهۆم بێ بۆ چونکە ئەج و پاداشەکەی بینێت ئێمەش ئەگەر هات و خوا سبحانه وتعالى مژدەی ئەومان بداتێ لەسەر زاری پێغەمبەرەکەی کە یەک ڕۆژ بە ڕۆژووبی 70 ساڵ خوای گەورە تۆ لە ئاگری دۆزەخ دوور دەخاتەوە کە جیهانی قیامەت جیهانێکی ڕقەمی زۆر عەجیبە زۆجا بە بیرکردنەوەی دنیایی ناتوانانی لێ تێ بگەیت بەرە تۆ بزانە تۆ هەچی مرۆڤایەتیە لە یەک سەحایە بەڵام تۆ بە بۆنەی بە ڕۆژووبوون توانێ بپارێزێت یا ئەسیام و جونە یعنی ئاگری دۆزەخ زۆر کەس پزیشکێکی بەردەکەوێت بەڵام تۆ کە بە ڕۆژووبی ئەبێتە هۆکاری ئەوەی لە ئاگری دۆزەخ بە دووربی یاخود بە ڕۆژووبوون وا لێ دەکا کە لە دەرگایەکی تایبەت یعنی دەرگای جەهەنەم حەوتە دەرگای بەهەشتش حەوتە بەس یەک دەرگای تایبەت کراوەتەوە دەرگای بەهەشت بۆ بەهەشت بۆ بەهەشت دەرگا لەبەرەوەی کە تەنها ناوی ڕۆژوان یاخود ڕەیانە بۆ ئەو کەسانن کەوا بە ڕۆژوو دەبن ئەم ئەجوو پاداشتە گەورە کە چاوەڕی تۆ دەکا لە ڕەمەزانە کارێکەکەی دینارێکەکەی بەخێر بە 700 بە 1000 بۆ تۆمارەکرێ ئەمە تەماعێکمان بۆ دروست بکات کە بە بۆڵە بۆڵ و بە دەنگە دەنگ ئەم ئەجوو پاداشتە گەورەیە بەڕاستی کەم نەکەینەوە لە دەستی نەدەین. جا مامۆستا ئێمە جەنابەت باسی ئەوەت کرد کە خۆڕاگری لە خواردن لە خواردنەوە لە هەڵسوکەوت لە هەموو ئەمانەیە بەپی ئەو بە ڕۆژوبوونە لە کەسەکانە بناغێکی بۆ ئەنرێت کەسی وامان هەیە کە ڕۆژوەکەی شکان دەستەکە بە خواردن زیادە ڕەویکردن لە خواردنە هەر لە بیریشی نییەکە لە کاتی بە ڕۆژوبوونەکە چۆن خۆڕاگری هەبووە یاخود بۆ نمونە هەندێک جارێ مانگەکە کە تەواو ئەبێت کەسی وا هەیە هەر هەڵسوکەوتەکانی هەمان هەڵسوکەوتی پێشوە واتە زوو هەڵەچێت دواتە ئاگای لە حاڵی برسیەکان نییە ئێمە چۆن بکەین کە ئەم ماوەی یەک مانگە کە هەیە لە بەردەستمانە وابێت دەرفەتێک بێت کە ئەمە وەک تایبەتمەندیەک لە کەسەکانە دروست بێت و بمێنێتەوە. ئێمە بەگشتی وتمان پرۆسەی بە ڕۆژووبوون پرۆسەیەکی پەروەردەییە زۆر گرنگە هەموو ئەو کەسانی کە ئەچن ناو هەر پرۆسەیەکەوە بزانن کە پرۆسەکە چییە گەورەی و گرنگی چییە ئەڵێن سێ کرێکار ئیشیانە کرد بەردیان دا دەتاشی بۆ ئەوەی کە بۆ بینا بەکار بهێنرێت لە یەکەمیانیان پرسی خەریکی چی وتی وەڵی ماڵ و خێزانە بەبم بڕێەوە لەم کارەوە موچێ شتێکم دەست دەکەوێت لە دووهەمیان پرسی تۆ خەریکی چی وتی وەڵا حەزەکەین شارەکەمان ئەو بینایانی کە تای ئەکرێ بەردەکەی جوان بێ و ژعریشمان لێرەوە ئەڕوا لە سێهەمیان پرسی تۆ خەریکی چی وتی ئێمە خەریکی دانانی بەردی بناغی ژیار و شارستانیەتێکی گەورەین کە ئەمانەوێ هەچی بینایی لەم وڵاتەیە هەمووی جوان و نەخش و خشت بێ بەڕێکوپێکی بێ بە شێوازێکی جوان و ئەندازەگیری بێ لە کاتێکە هەرسێکیان لە یەک ئیشا سەرقاڵن کاتێک کە فێرخوازێک دێ بۆ زانکۆ بۆ دەرسخواندن هەندێکیان ئەڵەی بە زۆر هێنراون بۆ ئەوەی کە مادەکە تەواو بکەن و چنەقعی امتحانەوەوانێ و شەهادەیە بەدەست بێنن هەندێکیان دەڵێن ئێمە بۆیە دێنەوە ئیمتحان و تاقیکردنەوە کە ئێمە پیشەیەکی بەڕێزمان دەست بکەوێت کە مامۆستایەتیە کە کارێکی پیشەییە کە بۆ منە پزیشکیە ئەندازیاریە بەڵام هەندێکیش دەکرێت بێنە ناو ئەم پرۆسەیەوە بڵێن ئێمە ئەمانەوێت بەڕاستی لەم وڵاتەدا لەم نیشتمانەدا ژیار و شارستانیەت بنیاد بنین ئەمانەوێت هەموو نەوەکان
تا مزروی زانست و زانیاری بن ئەمانوێ خزمەتێ بکەین بە کۆمەلگا بۆیە هەمەتی مرۆڤەکان دەرەنجاوی ئەو پرۆسە پیشان ئەدا کە ئەچنە ناوی پرۆسەی بەڕۆژوبوون فعلەن پرۆسەیەکی پەروەردەیی ڕاستەقینەی ژیانە بۆ ئەوەیە کە مرۆڤ فێر ببێ دوای ئەوەی کە ئەم مانگە تێ ئەپەڕێنین دەبێت بزانی باشترین ڕژیمت کردبێت چەند کیلویەکە لە ڕووی جەستەیەوە بۆ ئەو کەسانەی کە قڵەون دابەزان دەبێت بەداخەوە لە هەندێک کەس لە مەجلیسا باسە کرێت کە دەڵێن هەموو ڕەمەزانێک کە تەواو بێ ڕەمەزان قڵەوە بم من شخصی خۆم هەموو ڕەمەزانێ لانی کەم 5 کیلۆدا ئەبەزم کە زۆر پێشی ئاسوودەم نهێنیەکەشی تەنها کەم خواردنی ئێوارانە کە بە ئیساحەت دوایی تەراویح ئەنجامەدەی بە ئیساحەت زۆر خۆشە عنی دوو جار ئەو برسێ ئەو کەم خۆریە تاقی بکەرەوە زۆرترین چێژی دەرونی خۆتی لێ ئەبینی ئیسراحەت دەکەی بەڕاستی و دوایی هەستەکەی مرۆڤ سوکەڵەیە لە جیاتیەوەی قورس بێت لە جیاتەوەی بە هەردوو دەستی هەڵبسێتەوە بە بێ دەزەتوانین هەڵبسێتەوە گرفتیشی بۆ دروستە بێ مامۆستاشی نەخۆشی پێست کێشەی بۆ دروستە بێ ینی تر لەم ڕۆ لەوانەیە لە نەخۆشخانەکان بڕۆ لەبەرەوەی لە بەربانگە بۆ خێراییە و هەوڕێژە زۆرە ئاوا شیرینیە خواردنە ئاخوا دوای خۆی گرفتی بۆ دروست دەبێت خۆی یەکێ لە کێشەکانی ئێمە ئەمەیان ئەبێ هەوڵ بین ڕۆشنبیریە بڵاوکەینەوە کە بۆ نمونە خواردنەوەی شەربەت ئەگەر فرێش بێ ئەگەر لە 100% هی ئەو میوەیە بێ و لەبەر چاوتا بێ چونکە تۆ شەربەتێکی پرتەقاڵ بخۆ لەوە چێت لە 3 تا 4 تا 5 پرتەقاڵ ئەنج ئەو شەربەتی دروست کرد بێت بەڵام کەوەکو میوە بۆ دائەنرێت پرتەقاڵی ئەو پەڕەکەی دوانت بۆ داخورێت و بەپێی توێژینەوە زانستیەکان دەرکەوتۆ کە ئەم میوانش بەشی خۆی شکریان تێدایە ڕاستە شکرەکەیان سووکە بەڵام تۆ بە زۆری لە شەوە لە وڵاتی ئەمەیە یعنی وایە کە بە شەوە ئێمە میوە خوێن زۆرجار میوەهێنان یعنی دەرکردنی میوان مەشهورە ئەمە کەمە بەڕاستی نەریتێکە کە دەکرێت بڵێن پێویستە گۆڕانکاری تیا بکرێت بە تایبەتی شیرینی خواردن لەم وڵاتەیە یا لە زۆرێک لە وڵاتانی تریشدا هەستەکەی شیرینی لە ڕەمەزاندا گران دەبێت چونکە هەمووی سەرکاتە شیرینی کە ئەمەش هەڵەیە باشترین شیرینی کە مرۆڤ بیخوا لە بەربانگا وەکو سونەتی ئازیزمان درودی خوای لەسەر بێ خورمایەکە یا سێدنی خورمایە بۆ ئەوەیە کە مرۆڤ بەشێک لە چاوی برسێتی لەسەر لابچێت واتە خواردن دەبێ ئاگامان لێ بێت چاوبرسیبوون شتێکە گەرو برسیبوون شتێکی ترە ئێمە گەرومان برسی ئەبێت پێویستی بە چەند پارویەکە کە تێر بخوا بە لەفەیەک تێر دەخۆی بەڵام لە چاوماندا 5 لەفە 10 لەفە ئەبینرێت لەسەر سفرەی بەتایبەتی یەکەم ڕۆژی ڕەمەزان کە دەست پێ دەکا هەمووی ئەوێت وا پێخۆشە کە زۆرترین شت کۆ بکاتەوە حەزی خواردن شتێکە گەروی ئێمە شتێکی ترە پێغەمبەری خوا فەرمێتی عەلەیهی السەڵات وەسەلام ما مەلەئە ابن آدم وعاء شرا من بطنه خراپترین قاپێک کە پڕ کرابێت خراپترین شەڕترین زیان بەخشترین قاپێک کە پڕ کرابێت قاپی گەرووە یعنی مەعیدەی ئینسان گەروی ئینسان پڕ بکرێت خراپترین شەڕترین شتە بحسب ابن آدم لقيمات يقبن صلبه بس بۆنەوەی ئادەم چەند پاروێک بخوا کە پشتی پێ بەهێز بێت یعنی ئەمڕۆ ئەوە کالۆری تایە ئەوەندەی چەوری تایە ئەوەندەی تایە ئەگەر ئەو ژەمە خواردنێکە ئێمە ئیخۆین ئالێرەوە بەرەو شاخی ئەزمڕ بڕۆین سەرکەوین و بینەوە خوارەوانێ سەرکەوین و بینە خوارەوە ئەنجا ئەسووتێ ئێمە تەنها شوێنە دوورەکەمان یا مزگەوتە یا ماڵی دراوسەکەمانە یا بازاڕەکەیە کە بە سیارە ئەچین و دائەبەزین یعنی کەمترین ڕاکردنمان کردووە کەمترین پیاسەمان کردووە و هەمووی تووشی تەمەڵی بووین بە بۆنەی شۆفێر و سیارەوە وهەمان لێ هاتووە زۆر بەمان وەرگێکمان لەبەردەم خۆمانە داناوە کە ئەمە کارێکی ناباشە بۆیە ئێواران دەبێت بەڕاستی ئاگامان لە دەممان بێت چاوبرسیبوون شتێکە گەرو برسیبوون شتێکی ترە زۆرجار لە گەرومان پێویستی بە چەند پارویەکە بەڵام چاوبرسیبوون گێچەکەی زۆر بەرزەخێنێتەوە و ئەزانی گایەگە خۆی و ئەزانی مەڕێگە کێشی بارزای خۆی لە کاتێکا بە چەند پارویەک مرۆڤ تێر دەخوا دەبێ ئاگامان لێو تێبینێ بێ بەڕاستی ئەو فەرمودەیەش جوان ئەفەرمێت کە خراپترین قاپ کە پڕ کرابێت قاپی گەرووە لەبەرەوە دەبێت گەرومان ڕەحم پێ بکەین و زۆر جار گەوای لێدێ گەرو پێی تۆژینێ خوێنوە گەرو ئەکشێت یعنی هەندێک کەس وای لێدێ گەروی زۆر کشاوە و شتێکەخوا وەکو وایە چەند پارێ بخێتەوە قابلمێکی گەورەوە ئیتر هەست دەکا کە ئەمە هێشتا ماوێتی بەڵام لە کاتێک ئاوانیە پێویستە بەڕاستی خۆمان لەسەر کەم خۆری ڕابهێنی سپاس بۆ ئاماژگاریەکانێ بە هیوای ئەوەی بینەرەکانیشمان سوودیان لە بۆچوونەکانی بەڕێزت وەرگرتە بێ بە هیوای ئەوەی کە مانگەکەمان
بە پیرۆزی بە لە یەکتر قوبولکردن و وەکو مامۆساش ئاماژی بیا با بە خۆشی و تەندروستێکی باشیشەوە بەڕێ بکەین کە هیچ کەسێکمان گرفتمان بۆ دروست نەبێ. دووبارە سپاس بۆ تۆ. سپاس بۆ ئامادەبوونی.